سڵاتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشی لەخۆ گرتووە تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڵاتیەکی شاری هەولێر زیاتر لە 50 ساڵە دەف و دهۆڵ دروست دەکات و تەواوی ژیانی خۆی لەو کارەدا سەرف کردووە. هاوڵاتیانی گوندی سەرگەلی بە شێوازی جیاواز بەڕوو هەڵدەگرن و لە وەرزێکەوە بە وەرزێکی دیکە. لە شاری مەریوان گروپێکی خۆبەخش ژنانی بەتەمەن و کەم دەرامەت فێری پیشەی دەستڕەنگینی دەکەن و هەر لەوێ بازار بۆ کارەکانیان دروست دەکەن. هاوڵاتیەکی شاری هەولێر زیاتر لە 55 ساڵە کاری دروستکردنی دەف و دهۆڵ دەکات و ئەو کارەشی لە بنەماڵەکەیەوە بۆ بەجێماوە. ئەو هاوڵاتیە گلەی ئەوە دەکات کە ئێستا لە بازاڕەکاندا ئامێری ڕەسەنی کوردی نەماوە و هەروەها بەهۆی زۆری ئامێری بازرگانی لە بازاڕەکاندا کارەکەی ئەویش ڕوو لە نەمان دەکات. پانزە ساڵە ئەو ئیش دەکەی ئەو ئیشە 50 ساڵە ئەرەواڵە چکم ئەمەدە باغ بن بابمە ئەو ئیشای هەر نازانی ناوەڵە ئەمە لە خاڵم فێر بووم حاجی حەیدەر ئەو خاڵم بوو لەوێ فێر بووم ئەمە لە بۆ دەورەشەکان هەنجە مەسەلە فڕقە نەبوو هەنجە ئەوە 50 ساڵ پێشتر فڕقە نەبوو ناوە دەورێشە بۆ دەورێش لە بۆ دەورێشە ئەمەش لە بیرم دێ لە بۆ دەورێشم بە خۆم دروستم دەم کرد ئەمە دەڵێن نەنقەرە دۆڵ ئەویشە من دروستم دەم کرد ئەمەم بە خۆم بەس دارەکە لە چەنە لێرە دار نەبوو لە مسولێ دەمهینە دارەکە ئەوزە بۆ خۆم دروستم دەم کرد. چەند قەسەبە و پیسەکە حەپۆ ئێمە بوو بابم دایکردی شل نەبی دارەکە شل نەبی تەنەکە گەردارەکە ئەوەندە تەنەکە ئەدی وەڵڵایە دوایە حەڵقە دوایە پیسە ئەوەندەیە 24 ساڵ لە لێرەمە 24 ساڵ لە لێرەمە ئەو دوکانەم کردێ پێشە بە 6,000 بوو لە ئیسکانێ خانم کرێ بە 12,000 ئەو دوکانەم کرێ ئەوەتە ساڵەکەنی و دانێشم گەراز بوو چەند سیمە محەممەد ئەحمەد هەلەکەنم بۆ محەممەد ئەحمەد مایەسە مایە نەخۆش هەلەکەنم بۆ محەممەد ئەحمەد برای حەردان نازم حەردان چ بوو بڕای ناوی برایتی ئەوێ دێ جەببەر ئەحمەدە ناوی چێ جەببەرەتەواوەتە مایە زۆریان زۆر مەسەلا جەڵار سەعید هەلەکەنم بوو جەڵار سەعید زۆر برادەرم بوو ڕەحمەتی زۆر برادەرم بوو هەر نازانم هیچ فێر نەبوومە ناوەڵە جەڵار گۆتە من فێرت دەکەم گوتمە فێرم بکە جەڵار سەعید بە گۆری بام جەڵار سەعید ئەڵڵاهو ئەکبەر زۆرە نازانم ناویان چییە ئەو کوردەکە نازانم ناویان چییە حەپویان نەکەنم بوو حەپویان
خانمێک لە شاری سلێمانی دوای تەواوکردنی خوێندن دوکانێک دەکاتەوە تایبەتی دەکات بە کەلوپەل و بەرهەمی خۆماڵی و زۆربەی و بەرهەمانەشی کە ئەو لە دوکانەکەیدا دایدەنێت پێداویستی خواردنی کوردەوارین و بەرهەمەی ناوخۆین. ئەو خانمە بەرهەمەکانیان لە باخەکانی کوردستان بەرهەم دەهێنن بەدەستی ژنانی کورد کە زۆر بەشیان وەکو بنیشتی کوردی ڕوبەهەنار و هەروەها دۆشاوی تەماتەیە کە خواستێکی زۆریشی لەسەرە. ناوم هاوژینە ماوەی مانگێک ئەبێ ئەم پرۆژەیەم دەست پێکرۆ کە پرۆژێکی بچووکە دوکانێکی بچکۆلەی کوردەواریە حەزم کردووە یارمەتی جوتیاری خۆمان بەم و یارمەتی ئابووری کوردستان بەم ئەگەر بە شتێکی زۆر بچووکیش بێت هاوکارێکی بچووکی جوتیارەکانیش بێ بیکەم ئیتر ئەوەی بەلای منەوە گرنگە شتی پاکوتەمیزە کوالێتی باشە زۆر بەلامەوە گرنگە شتەکان پاک بن و شتی ناو قوتونە بێت ئەمانە هەمووی شتەکان ئەتوانین بڵێن شتی تازەن و فرێشن. ئامانجی سەرەکیمان دوو ئامانجی سەرەکیمان هەبوو. ئامانجی یەکەمیان پاراستنی گشتیە کە ئەم بەرهەمە خۆماڵیانە پێویستی بەوە نییە شتێکی تری تێکەڵ بکرێت و بنێرێ بۆ شوێنێکی تر یاخود بگرە ڕاستەخۆ لە ناو خۆمانایە و بخۆمان بەکارێنین و ئامانجی دووەمیشمان ژێرخانی ئابووریە. ئەم پرۆژانە چەندێک بچووکیش بێت ئەوەندە گرنگی هەیە و زیاتر خەڵک حەز ئەکات ئەم شتانە بەکاربێنێتەوە. بەروبوومی خۆماڵی بەروبوومی زۆر جوانمان هەیە. ئەمانە یەکێکن لەوانەی کە زۆر کەس بەکاری ئەهێنێ بە تایبەتی کوردی خۆمان کاتی خۆی ئافرەتەکانمان لە دێهاتەکانە بەکارێنە. ئەمە جۆری سجووقە سجووق چەند جۆرێکی هەیە و باسووقمان هەیە تومان هەیە ڕووبەهەنارمان هەیە. ئەمە هەمووی بەروبوومی خۆماڵین و خۆمان بەکارێنین بەبێ ئەوەی کوالێتی تێکچێت چەنە بمێنێتەوە بگرێت تامی خۆشتریش ئەبێت. ئەمە لە ترێی ڕەش دروست کراوە ئەویان لە ترێی سپی دروست کراوە. ڕووبەهەنار هەیە هەناری خۆمانە کە ڕووبەهەنار چەند شتێکی لێ دروستەکرێ هەنار ترشە هەناری لێ دروستەکرێ ڕووبەهەناری لێ دروستەکرێ تو بەوشکی لەگەڵ چەرەسە خۆمان کوردەواری پێڵێن شەوچەرە تێکەڵ ئەکرێت و ئەخورێت ئەکرێت بە دۆشاوی تو. گروپێکی خۆبەخش لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوێکیان کردوتەوە بە ناوی ماڵی ئینسان. ئەوان لە ڕێکخراوەکەیاندا ئامانجیانەوەیە کە یارمەتی کەسانی هەژار و کەم دەرامەت بدەن. زۆربەی ئەندامانی گروپەکە ئافرەتن. ئەوان بیرۆکێکی زۆر جوانیان هەیە ئەویش ئەوەیە کە لە نێو ڕێکخراوەکەیاندا خەڵکانی هەژار و کەم دەرامەت فێری کاری دەستڕەنگینی دەکەن خۆیان بازاڕیان بۆ پەیدا دەکەن و دواتریش داهاتەکەی ئەدەنەوە بە خۆیان. ئێستا ئەم بیرۆکەیە پێشوازێکی زۆری لێ دەکرێت و کەسانێکی زۆریش لەو ڕێکخراوەدا ئەندامن. ئێمە گروهێکین کە بەیەکەوە بە هاوکاری یەکترین دەستمان بەم کارە کردووە. ئیسا هەدەف و ئەنگیزەمان لە دەستپێکردن ئەم کارە ئەوە بۆسەکە کەم و کۆڕیهایەکە لە ناو
لەناو اجتماع بینیومانە یا هەر شتێک کە ئێمە ئەحساسمان کردبێت لە هەر شوێنێک هەموو کاسێک ئەشیا نەبووایە ئەشیا خزمەتگوزاریەک لەو مەحەلا بکرایەت و نەکریاوە وەکو ئەوەی کە ئێمە ڕەوانشناسێک هاتووە خۆبەخشانە لەو مەحەلانە قسەی کردووە پزیشکێک هاتووە خۆبەخشانە ویزیتی خەڵکی کردووە یا مامایەک هاتووە خۆبەخشانە کاری کردووە هەر شتێک کە ئێمە زانی بێتمان کەم کاسیە لەو مەحەلانە و هەر شتێ بە ئێمە چوو بێتە بەرەوە توانی بێتمان کارێکی بۆ بکەین سایمان کردووە کەمی دانەنین ئێمە بەو شێوازە دەستمان پێکرد کە ئەو بنەماڵانەوە ژنەکانیان یا سەرپەرست خانەوادە بوون یا ئیسە خۆیان توانایی کارکردنیان بوو بەڵام کەس نەبوو یارمەتیان بدات ئێمە بە فێرکردن سریە وەسیلەی دەستی ئاموزشیان ئیسە لە مەحەلەکانە لەناو گەڕەکات جەمە بووینەوە لەناو ماڵ کەسێکە ئاموزشیانمانەدا و توانیمان تا ڕادەیەک ئەو شتە بکەین بە ئەوەی کە خۆیان ئێعتماد بە نەفسیان بڕواتە سەرەوە بتوان شتەکان خۆیان دروستی بکەن و بیفرۆشن. سەرپەرست خانەوادەم دوو مناڵم هەست بەم کارانە خەریکم زیندگی خۆمە چەرخێن و مناڵەکەما لە مەدرسە هەر هەزینە مەدرسە کەژی هەر خۆمانەیەن من هەر ئەم نەخشە سوجاوشتا ئەزانم وەڵێ قەرارە ئەو خانمانەوە ئەم کارەیانە هاوردە بۆ من بازم نەخشەکە لێکتر هەست دەستبەن هەست ملوانکە هەست مێخەک هەست کەمەربەن هەست ئەوانە فێرم بکەن من ئەوانە نازانم وەڵێ قەرارە ئەوانیشە فێر بم بێتە من با دەرامەدێ بۆ من و دەستخۆشیش بۆ ئەوانەکەم دوکانێکماندا ناوە لە ناو بازاڕە بۆ ئام کارە دەستیانە مەسا هەر خۆ تەنا من نیم فرە لە مەردمە هەست شاید بێژم 30 نەفەر ئەم کارە شڕاکریاگە ئەوەختە مردم بچێت تماشا کات و ئەوەختە بزانن چه کارگە لێ دروست کریاگە مان گشتی کار دەستیە کار دەستگان نییە دەستی زەحمەتی هەست ئەگەر کەسگە لێ بێن بڕۆن ئەم کارگە لە بوێن و بزان چه زەحمەتێک هەست و بیستێن و لە ئێمە کارێمەش پێشرەفتەکە ئەمە زندگیمان خۆشتر ئەوێت. کتێبخانەی ڕێکخراوە یەکێ لە بەرنامەهای بوو کە پێشتر بیرمان پێ کردبووە و بەڵام زیاتر لە حاڵەتی ئیدەیەکا بوو کە ئیسا توانیومانە بیگەینین بە مەرحەلەی ئیجرا ئیسا بەدانانی کلاسهایەک بێت کە لەم کتێبخانانە قەرارە دابنرێت وەکو کلاسی شێعر خوێندنەوە فێربوونی زمانی کوردی کلاسی نەقاشی ئەو وەختە ئەو جۆرە کلاسانە بە پێی پێویستی بە هاوکاری خەڵک و کەسانێک کە ئەیانەبێت خۆبەخشانە لەگەڵمان بن و لەم کارا پشتیوانمان بن ئەگەر بکرێت دای بنێن بۆیان کە بەڵکو بتوانین کەمێک لەو جیاوازیە کە هەیە لە نێوان ئەو مناڵانە تۆزێک جوبرانەوە بێتەوە. هاوڵاتێکی گوندی سەرگەلی ساڵانە ڕێژێکی زۆر بەڕوو بە شێوازێکی جیاواز لە ژێر خاکدا هەڵدەگرێت لە وەرزەکانی دیکەدا سوودی لێوەردەگرێت بۆ خواردن ئەو دەڵێت کەم شێوازە هەڵگرتنی بەڕوو لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە و هەروەها سوودێکی تەندروستی باشیشی بۆ مرۆڤ هەیە. از حوالاتی شیروان رشید گنده سگلی دوران هلی از گله حج تشفل کریکم تشفل کری نصب بومن گله تشکل گله که پیروزه از حج هنگیب شم از هاگه خدا هست 10 ساله نمیدم بس سالانه چم باریکو وقتی چم باریا ها وقتی بی نو تو چی باریا بینی هم دیب خوب باریا راکم نو چی بیتن تو چی دیب خوب باریا اینم آتشنینه باری حتی بالکوارینه باری کم عادی برو نگرینه هی طمله جلا جرا همو هو بحنیجی تین بس حیوان و باز نه تبي بچک بر وقت بچی بخوب باریا بینی کم که اوجای نوعیت باریا تو جت تنی لون تنی نلو الطعم الشرين يدخوش و اف باریا جيت وقت تو چی بخاطینی خزن کی همو نه بیم خبری اینو دید که ما صندوقه که دماویر برو لبی نه هک تهیلنا جهدو تا نه پروستن دیکرم گیریدن بریا خلاص كريم ديجي شيء بدي حش ديابيطان بد بس أسرم عدد كلامو حرب الأصول بين كردواتي بين تشال يا بريا از تشالا كتشتيا و بريا تخوشي سر و بريا كمت دا كتاكارزي بيت يا بيز بيتم
خرد بن آخوا جام سر و باخی کیاسه هکه بن آخوا بین رطوبات وید پتر بید تو گله پیله ده سه چه هیوا که ده محاولا شین بینه بیتن محاولا شین بینه بس هکه تو بو وقت پیروز یا خانه و خانه دیگر اکلا بید یا سر و بر بیتن خراب نبینه ماشاءالله نیلت بو پیری منن از عادی بو پیری خوابی نکیم بیرام تیت بو به من رحمتی گویی از گله بغداد نساق بیم از گله نساق بیم گویی معده ملی بیش گویی از شما دکتری گویی باریک برای خودم کرک منازونی چای نوف عادی که مزبیط على تعقیب کرد دنیای دکتری دومن گم کرد کنی دکتری گویی خیره گویی دکتر دم شمالی ماشاءالله اول نیلت بو پیری من هنگی مدوت ام دی خان نب کرد کی گفت خود دم با گرانه نشانو بس از اینم روم بریادی خب من و آخه این نداره هندکو يبقى إنا داري ودي من أبا إنا داري شوم بوقش كام جيو ودي تشين بخواب بجيرين ما بريد خوينو نداري ما بتشكي أوبك ليك بسرو باك دو داستي ما في نبنا تاقل ماني نوتشي بيتن وما داست بجوت نيكر أبا ما بريد خو بجوت هاي ما شاء الله تشلوك كان بس شاف بري وجوان دوسر رجل بفرج تات ام رابين چون ما بري إنا نداري ما بري خو بجوت شاف بري وصعباته كاني وحتى ساعات 11 12 ما بريد خو بجوتنو إيبو بري تانتر ده شو جيزو ميزو جامو شبري ماشي هو صون يعني بريو تشكي في الكوري هابت اول امي داسبت يعني نجي ما تشكي هابتن روسي عملوا شد كونه تشب كرين ژنێک بۆ زیندووکردنەوەی کللتوری کۆنی ناوچەکەی خۆیان دەستی کردووە بە دروستکردنی ئەو کەلوپەلو کەرەستە کۆنانە کە لە کۆندا لە ناوچەکی ئەوان بەکار هاتووە بە تایبەتی لە کەلار ئەو ئامانجی ئەوەیە کە هەم ئەو کەلوپەلانە لە ناوچوون بپارێزێت هەم تاکەکان و نەوەی نوێش بە کولتوری کۆنی کوردەواری لە ناوچەی کەلار ئاشنا بکات. لە مناڵیوە من لە دیە ژیانی خۆشمان دیەکەی خۆمان بێ و خۆشەویستی دیەکەی خۆمان ئەوەی بە مێشکمان هاور بزانم چۆن لە دوایشە دوای ڕوخانی ڕژێم سەردانی دیەکەمانە کردو هەرچی بە گەنجەکانمانە و ئەمرە شوێنی ئەو بڵێت کڵۆکڵنان بۆ ئەمە تەنوور بۆ ئەمە بڕایان نەکرد ئایا لە مێشکیان دەرەچی ئەو کاتە ئتمیش هاتە مێشک بابا دروستی کەمەوە دروستی کەمە ئەو تشتێ لە بزانن ئەمە تەنووربان چۆنە ئەمە کوڵەنان چۆنە عیشی کوڵەنان ئەوە بوو ئەوەیە لەسەری مەشکە و کوپەیەک و ئاەکی ساردی خواردنەوەبی لەسەری ئەوە بیر و بیرمان بی لە بیرە ئەومان هەڵی کێشا و کەشت شتێکیان لا جوانە و لا خۆشە مۆزوع حەزەکەن هەیە تۆزێ تەمەنشی هەیە تشتەکەی بیر نەماوە پرسیاری لێکەم بەس چی بێتە ماڵمان لادیەکە بێت لادیەی تریژ بێ لە تەلەڤیزۆن دەرچێت پرسیاری لێکەمێشم تخوا چی لە لادیا بێجاران ئیستا من دروستی کەم و ئیسفادەی لێ بکەم و گەنجەکان بزانن حەزەکەم ئەو شتەیە باو باپیر و کەلەپوری کۆمان بووە دروستی کەم و دروستم کردووە خەڵکی ئیسفادەی لێ بکات دوای خۆمیش ئیسەیش داواکارم لە هەر کەسێ بە ڕێزێک ئاگای لە شتێکەیە قەدیمە و من نەمکردو دروستم نەکردووە بە تەلەفۆن ئاگادارم کاتۆ من ئامادەم دروستی بکەم ئەو تەمەنەی ماومە حەزەکەم ئەو شتێ لە بمێنێتەوە دوای خۆمیش کە بزانن ژیانی باوپاپیرانمان چۆن بێ لە کاتێکی خۆشا بێ یاخود ئیساکی خۆشتر بێ لایەن داوەکەری هەیە بۆ سندن بەس ئەو من بە تەمای فرۆشتنی نیم حەزەکەم دوای خۆمیش بیپارێزن لە شوێنێکا بمێنێ کە دیەکەمان و ئەم شتێ لە دروستە و کەلەپوری بمێنێت مەقسەتی من ئەوە بێ مەقسەتی من تەماح نەیە و بیفرۆشم
لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.